سڵاتان لەبێ عزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە لە نێو قەیسەریەکەی شاری هەولێرم لێرە تایبەتە بە فرۆشتنی زێر و زێر لێرە دەفرۆشێ هاوسەرگیری لێرە دوایەوەی هاوسەرەکان لە ماڵەوە پێکهاتون و لەسەر ئەو بڕە زێڕەی کە دیاریان کردووە لێرە زێڕەکان دابین دەکەن و دەکڕن بۆی ئەمڕۆ لێرە دەمهەوێ بپرسم تا چەند ئێستاکە کە دەبینین ڕێژەی زێر و نرخی زێر بەرز بۆ تۆ کاریگەری بەسەر هاوسەرگیریەوە هەیە و هاوکات ئەو بڕە مسقاڵەی کە داوا دەکرێت تا چەند وای کردووە کە کوڕان نەتوانن هاوسەرگیری ئەنجامدەن تا چەند کاریگەری بەسەر هاوسەرگیریەوە بۆی ئەمڕۆ لە قەیسەریەکەی شاری هەولێر دەبم و هاوڵاتیانی ئێرە دەدوێنم لەسەر نرخی زێر و کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری لەگەڵماندا بوو. گەنجی ئێستا کات دەتوانێت هاوسەرگیری بکە لەبەرەوەی مارەی زۆرە 15 مسقال ڕازی نابێتن ئەم 56 مسقالە لۆیە کچی کوردی ژەروە دەبینێتەوە هەمە ساسم فەرموویەتی باشترین ئافرەت دەکەمتنی مارەی هەیە داوای 40 مسقال 50 مسقال دەکەن هێزکە دەفتەرەکونی دو دەفتەری هاوسەرگیری کرایە گوتیان پاش گواستنەوەی کە زێر دابەزی هەنجی لە بۆی دەکەن ئەوەی پێشتر 50 مسقالی داوا کردبیەوە کە دەکاتە 25. کاگەرفان پێم بڵێ ئێستا کە زێر ماوە کە برز و نزم دەبێت تا چەند ئەوە تەسیری بەسەر هاوسەرگیری هەبوو ئێوە لە بازاڕن دەیبینن ئەنی هاوسەرگیری کەمتر بۆتەوە بۆی کە نرخی زێر بەرز بۆتەوە خێربێن بەسەر سەر و بەسەر چاوم وەڵڵاهی کارەگەریجە چگەلێک زۆری هەیە لە بەوەی بەڕاستی هەستانی زێری ساری هەستانی زێری حتا سفەتێک ڕاوە دەستن حتا وەزعی زێرەکە ئارام بیتەوە ئەنی باش نە لە هەستانی زێرەکە دابەزینەکە لۆمە باشترە دابەزینەکە لۆنگۆ یانی ئەگەر بێت و نرخی زێر هێرزان بێ و لۆنگۆش ینی هاوسەرگیری زیاترمان باشتر دەبی کڕن فرۆشتنمان بە قوتر دەبی زۆر باشترە لە بۆ ئەو کاتێت ئەوکە ئەوانە هەبوو هەموو فرۆشتیان چاوەڕێەوە دەکەن کە بێتە خوارێ سارەکە بێتە خوارێ هەموو بکردنەوە. ینی ئێستا کەگایرفانەوەی کە هاوسەرگیریش ئەنجام دەدا مسقالەکانی کەمتر کردەوە لەگەر ساڵانی ڕابردو مانگانی ڕابردوو طبعاً ئەوەی پێشتر 50 مسقالی داوا کردبیەوە کە دەکاتە 25. طبعاً فەرقەکەی زۆر پێکردیە لە بۆی ئەتۆمە حتا حدێک بە 215,000 دەفرۆشەوە کە 335,000 دینارە یەک فەرقی هەیە یعنی بەڕاستی زۆر فەرقەچ گەلێک زۆرە. ئەوجارە با من ڕێی تۆرگرم وەکو هاوڵاتیەک ئەو نرخ زێڕەی ئەو مسقالە زۆرەی کە داوا دەکرێت لە لای خەڵک ئەنی بەڕای تۆ لە ئێستادا زۆر نییە بۆی کە بارگرانێکی زۆر ناکەوتە سەرزاوایی وە کەم بکرێتەوە ڕێژای هاوسەرگیری زیاتر نابێ بەخوای هەموو شتێک زێر هەموو شتێک پارنە ئینسان لەگەیەک تەبابی لەگەیەک مرتاحبی هەموو مارە دنیا دەینی لەبێ ئەو زێرەش هەلە و زەلام لەوەش نەیدێنی هەد سبەی دوزبێ هەدە فرۆشتەوە ئەوجا ئینسان لەگەیەک تەبابن لە هەمووی باشترە مار دنیای چنیە زێر لەوە پێش بە 230 ئەوانە بوو ئێستا کە بوویتە 300 قسوور و ئەو شتانە مەسەلەن کابرا ئەگەر بیوێ 35 مسقال بۆ نمونە 30 مسقالی بکریتن نێزیکەی 30 وەرەقای زیاتر فەرقە ئێکابرا ئەو 30 وەرەقەیە مارەج کاملی پێدادەنا ئایتەبەنەوە میساباتە لە گەنجی زیاتر زەختەکەتە سەریان بەس ئایا چێ ئەو شتێ لە من تو دەکڕی نازانم لە وەزعی پێویستە چ بکرێ کاتە دەبینی زێرگرام بەڕێز خۆی زێر بە منوت و سارداناندرێ ئەوە شتەکی سیاسی و حلمیە و تیزاریە و بازرگانیە یعنی ئەوانە چەند بازرگانێکی زۆر گەورە لە پشت ئەوشتنێ ساڵانە گەمەی بۆ سعرەی دەکەن یعنی ئەوە لە قوتی منوت و لە لێکدانەوە من تۆمانی لەگە بگونجێنی لە کاتی هاوسەرگیریان لەو کاتە پێویست ناکەم بزانە برای بەڕێزم ئەمە ئەگەر بتوانین کابراایەک ئەمن وەکو گەنج قسەی ناکەم لەبەرەوەی خوددا عمر بداتە هەموو گەنجەشی ئەمن کچم گەنجە ئێستا کابراایەک بتوانی کابراایشی دەستنیشان بکاتن گەنجەکە ئەمین ئەمانەت ئیماندار کوڕشی ڕێک و پێکبی بەڕاستی ئەگەر بابەکە ئیمکانەتی هەبیتن ئەمن یەک بەخۆم لەوانەمە دەتوانم یارمەتیشی بدەم ئەگەر ئەوەی ئەمن دەبێت ئەو بیتن نەک بتوانم قسەکەی بایەمە بەردەستی داچی و ئەو بەکەیفی خۆی تحکم بە گەنجەکەی بکە و بە پارە و زێڕی دەستخەڵەتی بداتن هاوسەرگیری دەنجامداوە خۆت باسکە کچیشە گەورەیە پێم بڵێ تا چەند زێر بۆ هۆش خۆی خۆشبەختی ئێوە ینی زێر دەبێتەوە بەڕێزەکەم بدایەت کە ئەمن هاوسەریم کرد یەکەم کەس ئەوە بوو کچی خاری خۆم بوو هیچ زەختە کرد لێ ناکەم لە هەموو عالەمش زیاتر زەختی کرد زەختیان ژینێر زێر بە 500 دیناری بوو ئەوەندە گران نەبوو بەس قرار ئەوها بوو عەلەقەن ئەمن عەلقەچی بکەم بەڵام کە دوایە خزم و کەس و دۆست و ئەحبابی خۆی دەزانی و کوی چیان لۆ نەکردی و نازانم چ قسەی خەڵکو و ئەو شتانە دێتە ناو مۆزوعی کەواتە خۆشەویستی محەبەتێکە دوو لە ڕوتەمووی دەستا ژێر پێ باقەت قسەی بکەین ئەو هەیە قسەی خەڵکی کاریگەری بەسەر هاوسەرگیری من یەک بەخۆم دەرێم لەوانەمە کە ینی کە
ئەمن ئەوە قرانم ڕازی بوو ئەویش ڕازی بوو. ئەمنیش رازی بووم بەڵام کە سەر لۆ بەیانی دوو بەیانی مووقیفەکە دەگۆڕێ خۆشببختیەوە کە بۆ نمونە زیاترتان کرد زێرە کاریگەری بەسە خۆشببختی ئەسڵەن زۆر مردیش بوو ئەمن کە ئێستا دەرێم پێی کردم بەس دە زۆر مووقیفیت کەش بای هەه و دەفتەر لۆم کردیە لۆی فرۆشتیم و وەکو پاڵپشتم بووە پارەکەیم بەکار هینایە بەشتمدایە کە حەزی لەم ماوەی بینی مازێر بەرز و نزمێکی بەخۆیەوە بینی تا چەند ئەمە کاریگەری بەسەر هاوسەرگیریەوە و ئێوە لە بازارن دەبین هاوسەرگیری کەمی کردووە زیادی کردووە و لە ئێستادا ڕێژی هاوسەرگیری چۆنە کاکە پێش هەموو شتێکی بەخێرهاتنەکی گەرم و گورتان لێ دەکەین سوپاسان دەکەین لە ئەو ماندیبوونێ کە کێشاتان هاتینە لایمە حتا بزانن کێشەی ملت چیە چنیە دوو جارە سێ جارەش سوپاسان دەکەین کاکە گیان تو دەزانی ئەوەلان یەکەم جار زێر زۆر بەرز بووە زێر بەرزبوونی هەولێر و عێراق نییە زێر بە عالەمی ئۆنسەی عالەمی هەڵدەستی لەگەر نەفت و لەگەر شتێشتکە هیچ ڕەبتی نییە کە زێر هەڵستا زێر گران دەبی لێرەش معیشەتی کە ملت عام کە ڕاتب نییە و کمە و استخداعاتی هەیە و ئەولا هەیە و دائیمەن تەئسیر دەکا ئەمە پێشتری مەسەن پێشی ئەو کڕۆنە و ئەو فلانە و کە زێر ئەوها بفڕی واللهی حرەکەکە بوو هات و چووەکە بوو دوایە مەسەن ئەمن دەمتانی خێزانی تو خوشی من برای من کوڕی من خاڵت داهاتە لام جەنابەت دەیهێنار 100,000 لادەما 200 لادەما 50 لادەما زۆر کەسەیە مامۆستانە ئافرەتن پیاون دەهاتن ئایلەیە خزم و کەسی خۆمانە دیاڵە سەرە مانگ دەنێرین یان وەی دەهات یاڵە دەی حاجی چاوەکەم ئەوە بمینە ئینشاءالله نەک وەچی قەرد وەچی دەستگرتنە کۆچی چاکە کۆچی ئینسانیەتێک لەگەر مقابل دەکەی ئەویش پێی خۆش دەبوو دەلێ قەرد نییە بە نسبەتی قەرد لۆ زێری بەس دوو مالی ئاوەدان دەکە خەرەکەی زۆر هاتوچوو دەدید مەسەنەن بووک و تەرتیبات و گۆڕین و ئەولا زیاتر بوو حرەکەکە جوولەکە لەوەی ئێستا زیاتر بوو ئێستاش کە دەیە ناو بازارەکە زێر هەڵستا عالم مەسەن ئەو قووەتە شرایی ئەو قووەتە تااقەتەی نەما بێ مەسەن زێری بکڕی ئەشای بکڕی لە بازارێ فەرمو پێشی دەڕۆژی کە عرب نهاتبوو بدید بە بازاری هەولێرێ مەسەلەکە بوو پێشان لە تەلەڤیزیۆنی دەگوت وەرە سرد بشۆ یعنی بازار چۆل هۆل ئەو عالەمە ممچینە کرێی دەرنەدەچوو ئەمە نالێن شتەکە بەس ئەگەر هەر کچبی پاشی ئەو هاتنی ئەو عربە جوولانە وەک لە بازاری شەرت نییە لۆ زیێڕی ئەمە کە ئیسلامین بەگشتی کە چاومان لە قاپی خوایە دەبی کولۆ خۆمان دەوێت لۆ ملەتیش لۆ برادەرەکانی خۆشمان ئەوەمان بوێ حەزی وتێت ڕێژەکە کەم بۆتەوەی تر موچێ و کۆمەڵە کێشە کەڵەکە بۆکانە بەڵام لەگەڵەوەی هاوسەرگیری کە ئێستا ئەو بڕبڕی کە دەکرێتیش کەمی مسقال زێڕەکان مسقالەکانیان کەم کرایتەوە لە چاو ماوەی ڕابردوو یان هەروەکو خۆیەتی کاکە گیان ئەگەر بێ حەقیقەت ئەو زەواجەی ئێستا هەیە یان بە حەلقە چییە یانش بە زێرەکی زۆر کەم هەندێک کەس ئیمکانیەتی نییە دەلێ حەلقەکەش خەفیفی ئەوە یەک دری ڕازی بووینە کەچ و کوڕ ئایا ئەگەر سوبەی دووزبەی خوا دەرکەشان لێ بکاتەوە خۆ بە دوژمنداری ئەوانە نەبووینە خزم و کەسی یەکدری و ئەو زەواجەیان بە لۆ 2 ڕۆژ و 3 ڕۆژی نەکردیە هەر کەس پێشانی شووا بوو احتیاجی دەبوو زێری دەفرۆشت هەی بوو زێری دەکڕی بەس ئێستا کە مەسەن بە حەلقەچی هەیە ئایلە کچی خۆی بە مێردەدا کچ کوڕ یەکدریان تەفاومیان کردیە الحەمدولله وەشکر ئەمە دایمەن تەژیع دەکەن ئەگەر بە حەلقەش بی نەک کوڕ بچتە ڕێگایشتکە ژن کچ بچتە ڕێگایشتکە ئەمە داوای لە خوای دەکەین خوای دەرکەیان لێ بکەیەوە لە ئومەتی محەممەدیش ئینشاءڵە لە جاران باشتر دەبی ئێستاش دووبارە سێبارە کە حساب دەکەین تەماشا دەکەین ئینشاءڵە معیشەتی ئەو ملەتەی شەرت نییە مەعاش ئەمە چاومان لە دەرکەی خوایە زۆر شتەیە ئینشاءڵە حس ناکەی زۆر باش دەبی لە جاران باشتر دەبی زێر ئێستا بالفعل زۆر گرانە ینی لەوەی ناچی کابرا بستە داخوازیش ئەوەی بخۆ دەزانی کە زۆر داوا دەکەن ئەو زێرەکە زۆرە وانە ئێستا سارەکەی بێتام گرانە ینی
باوەڕ ناکەم کەس لەو زروفەی بتوانانی زەواز بکە بۆ نرخە زۆرێ. هیچ برادر و هاوڕێکی خۆت هەیە بەهۆی ئەوەی کە پێداویستەکانی زەواز وەکو زێڕ و ئەوانەی پێداوی نەکرێت ئێستا هاوسەرگیری ئەنجام نەدا؟ نەبووە بەس ئەمە بە حکمی لە بازارن دەزانین ڕۆژانە ینی جێمان لێ بە مەسەرەن هاوسەرگیری کرایە گوتیان پاش گواستنەوەی کە زێر دابەزی هەنجی لە بۆی دێکە ئەو نرخی ئەو ینی ئەوەن دێکا لەسەر پێگاتونە یان لە بەوەی بە حکمی کە سعرەکە زۆرە. هەرێمی کوردستان بەڕای تۆ مسقاڵی زێر زۆر داوا دەکرێت بۆ ئافرەت یا خودنا بەڕای تۆ مسقالەوە لە ڕووی مارەیەوە ینی 30 داوا دەکرێت 50 داوا دەکرێت تاسنەوە باریگرانیە بۆ زاوە هەر زۆرە زۆریشە یعنی مەفروزە لە 15 ئەوەندا ینی هێشتانیش خەڵەکە ینی گەنج باوەڕ ناکەم ئەوەندەشی لە بەردا هەربستی چکە سعرەکە زۆرە زیێرەکە سعرەکە زۆرە ئەگە 20 مسقالی بکە لەوانەیە بەدەست عاقبینە بگاتە نێزیکەی دەفتەرێکی پێم بڵێ زێر دەبێتەوەی خۆشبەختی ئینسان نەخێر ناوەڵڵا هیچ کاتێک نەماردنیا نەسەر بە نابتە خۆشبەختی ئینسان سەرجێت کردو بەڵێ باشە پێم بڵێ ئەو زێڕێی کە سەرەتا دابینتان کرد هیچی لە ژیانی ئێوە گۆڕی یاخود بۆ هۆش خۆشبەختی و ژیان خۆشی ئێوە ناوەڵاهی ئەمە ئەو زێڕەکە هەر کڕیمان و ئەو نەختێکە ینی بیداتی لەسەردا موافق بوون لۆمان کرد و فرۆشتمەوە و کڕیمانەوە ینی ئەوە دوچێت تا کرا فرۆشێتەوە ینی ئێستاش الحەمدوللا هەیتمە بەیان دێ ئامۆژگاری چی کچانەکەی کە ئێستا هاوسەرگیری دەیان هەیە ئەنجام بدەن پێیان دەڵی داوای زێڕی زۆرمە بەو خوشکە بەڕێزانە دەرم ئەو ئینسانێک کە دێتە داوای ئەوەلی لە شەرەف و لە کەرامەتی پێستەوە کە ئینسانێکی لە ڕووی دینەوە کوڕێکی ڕێک و پێک بووی بە ئەخلاق و بە ئایا و بەنامش ئەو حەقیقە بەخۆی کە داوای دەکا شتێکی شەرعی داوا بکەنە گەنجەکە باری قورس بیتن. بەڵێ عەزیزان ئەوەی بینیتان بەشێک لە ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو بەشێکی زۆری پیان وایە زۆرەی مارەی داواکراو لەلایەن بووک و ماڵی بووکەوە ئێستاکەوای کردووە کە ڕێژەی هاوسەرگیری بە ڕێژەی 180 کەم بێتەوە کەمەش کاریگەریەکی خراپی دەبێت لە کۆمەڵگایەک ئەگەر بێت و هاوسەرگیری ئەنجام نەدرێت و کچەکان نەچن بە ڕێگای خۆیان و کوڕەکانیش بە ڕێگای خۆیان. بۆیە من دوای ناوبڕەیەکی کورت دێمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست و باسیەوە دەکەین زێر تا چەند دەبێتە هۆی بەختەوەری خێزان. بەڵێ خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە بە ئێوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە هەر لە نێو بازاڕێکەکەی سەری شاری هەولێر بوو دەمەوێت تاوتوێ و کەم تاچەنە و مارەیە زۆرەی کە لەلایەن ماڵی بووکەوە داوا دەکرێت دەبێتە هۆی کەمی ڕێژەی هاوسەرگیری و ئێستا بزانین ڕێژەی هاوسەرگیری لە نێوەم بازاڕەیەکە کەلوپەلی بووکەی لێ دابین دەکرێتەوە زۆربەی و کەسانی هاوسەرگیریەکەن بۆ دابینکردنی پێداویستەکانی هاوسەرگیری سەردانیان بازاڕاکەن چاچە زێڕ بەیان جلو بەرەک بێ بۆ ئەمڕۆ لەو بازاڕەیە تاوتوێ دەکەم تا چەند ڕێژەی هاوسەرگیری کەم بۆتەوە ئێوەش بینەرمان بن و لەگەڵماندا بن. گەنجی ئێستا کات دەتوانانی هاوسەرگیری بکە لەبەرەوەی مارەی زۆرە 15 مسقال ڕازی نابێتن ئەم 56 مسقالە لۆیە کچی کوردی جەروە دەبینێتەوە پێغەمبەر ساسم فەرموویەتی باشترین ئافرەت کەمترین مارەی هەیە داوای 50 مسقال دەکەن نێزیکەی دەفتەرەکونی دو دەفتەری هاوسەرگیری کرایە گوتیان پاش گواستنەوەی کە زێر دابەزی هەنجی لە بۆی دێکە ئەوەی پێشتر 50 مسقالی داوا کردبێ کە دەکاتە 25. تاسەن ئەو ڕێژە زۆرەی داوا دەکرێت لەلایەن بووکەوە و ئەو زێڕ و مسقالەی کە داوا دەکرێت کاریگەری بەسەر هاوسەرگیری هەیە بەڕای تۆ کاریگەری زۆر زۆری هەیە ئەگەر ئەو پێشتر بیست زەریان کەمتر دەویست فەرقەیە ئێستا دەچێت داوای 50 مسقال دەکەن نێزیکەی دەفتەرەکونی دو دەفتەری هیچ گەنجەکە ئەو معناتەی نییە کە پێ بکرێ وایە ئەوە کاریگەری بەسەرەوەی کردێک کە ناتوانێت زەواج ئەنجام بدە کار و کاسبێکەش نییە مەعاش نییە و خەڵکەکە پێ دابین ناکرێ و معناتەی کە کچ دەیەوێ زیاتر هیچ برادر و هاوڕێی خۆت هەیە بەو هۆیە یعنی ئێستا ناتوانێت هاوسەرگیری زۆرە دەورا پشتەمەوە هەیە زیاتریش تەنها لە پێناوەی کە پارەکەی پێدابین ناکرێت زیاتریش لەوەی کە پارەکەی پێدابین نەکرا هیچ ناکرێت وایە ینی باشە بەڕای تۆ چی بکرێەوە بەڕای تۆ زێر دەبێتەوەی خۆشبەختی ئینسان زێر نابێتە هۆی خۆشبەختی ئینسان کە خۆشبەختی وێست لە ماڵە خۆشەویستی هەبی ڕێز هەبی کە ڕێزە بە خۆشەویستیش دەبی ئەوانە باشترە لە زیاری باش ئامۆژگاری چێ بۆ باوکان و هاوکات بۆ خوشکان و کچان لە ئێستادا بەخوای دەستیان سوکەم باشترە هەر کەسە ڕێی خۆی بگری و هاوسەرگیری ئەنجام بدەن باشترە لەوەی کە ئەوها بینێنەوە هەموو شتێک پەیدا دەبی پاشان وانە هەموو شتێک باشتر دەبی بەڕاستی ئێستا کەم بۆتەوە
هاوسەرگیر کەم بۆتەوە بە هەوزڕفی معیشت گران بۆ ئێستا هۆکارەکەی چێ بەڵای تۆ کەم بۆتەوە گرانی زیار زۆری مارەی زۆر مارە دەکەن زێڕش گرانە مارەیەکان لە هەرێمی کوردستان بەڕای تۆ زۆرە نەک زۆرە ڕادە بەزر زۆرە یعنی کەم ئایلە هەیە کە مارەج کەم داوا بکە 10 مسقال 20 مسقال ئەوە داوا بکە هەمووی 50 مسقال و 6 مسقال و 7 مسقال و هەر دەکاتە 100 مسقال ئەوش کاریگەری بەسەر زەواجی هەیە کەم گەنجێک ناتوانێت زەواج ئەنجام کەس ناتوانێت ئللا ئەوەی های لایف بی امکانێتی زۆر بی جێنێنێکە 100 مسقال 200 مسقال بتوانێت بۆی بکە هەرچەند گرانیش بی باشە چی بکرێ ینی بۆ یە وەزع چابێەوە کچانمان خوشکانمان بچەنە ڕێگای خۆیان و هاکات کوڕان هاوسەرگیری ئەنجام بدەن بەڕای تۆ چ شتێک بکەنە پێوەریان چ شتێک باشە و تا چەند ئەو زێڕە پێویستە کەم کرێتەوە خۆی بەڕاستی پێغەمبەر سەڵسەم فەرموویەتی باشترین ئافرەت کەمترین مارەی هەیە کەمترین مارەی بەرەکەترینە ئەو ئەمە ئێرە فکر لە شتێ ناکەنەوە فکر لە شتێ ناکەنەوە لە مەسایلی خۆشبەختیەکەی پێیان وایە زێڕەوانە بەس باشە پێم بڵێ زێڕ ئینسان خۆشبەخت دەکات نەخێر چی خۆشبەختت دەکات پێغەمبەر سەڵسەم دەفەرمێ من جاءكم ترضون دينه وخلقه فزوجوه ئەگەر لەفەرەکات ئەچە ئافرەت سپیاو یعنی ئینسان لۆچ ژێنێدینی خزانش پێک دەینی زۆرێتی مڵاوش دەوێت لەسەر تربێتی ئیسلام بێخەوی بکە ئەوە باشترین خێزانە بەڵام ئەمە ئێمە ئێستا کەس سەر ئەو شتە ناکە حسەب بە ئەو شتە ناکە سەری جوانەکەی دەکە عائلە شوینانە بە ناوبانگە و بەس ئەو شتانە پێچنەوە کەس دین زۆر غلطە طبعا کەس دین و ئەخلاق ناپاشێت وڵا بەنسبەت ئەوەی کە ڕێژەی زێر بابرین لە ماڵی بووچێ کە داوا لە زاوای دەکەن نسبەکە بابرین هەتا زۆرتربی گرانتربی گەورەتربی زاوا ناتوانانی بێتە ناو پرۆسی هاوسەرگیری یعنی ئێستا لۆ منە کابرا گەنجە کوڕێکی زۆر بەڕێزی باشە احتیمال ئیمکانێتەکەی 15 مسقالی هەبی 10 مسقالە 20 مسقالی هەبی بەس کە دەرێن 50 مسقال کەمتر نابی 6 مسقال کەمتر نابی ئەوە قەنەعەتم وایە بازرگانیکردنە بە بووک بازرگانیکردنەکە لۆ بە بووک لەبەرەوەی داک و بابی کچەکەی دەیانوێت کچەکەیان بپڕۆشن یان وا تێبگەن ئەتا زێڕی گرانتر ئەو مجتەمەعی کوردی ئەو غەڵەتەی هەیە هەتا زێڕی گرانتر بە کابرای دەکا کە وەکو بۆندەکە وا دەزانی زیاتر قەدری دەگریان وا دەزانی بەعام ئافرەت پێی وایە ئەگەر کچەکەی بە 6 مسقالی بەڕێی کرد بە کوردیەکەی یەکەش کە نابی بە هەفتای بەڕێ کردبی دەبی بە 50 بەڕێ کردبی یعنی ئەو حەسادەتیەش لەگە ڕێزم لە خوشکان و دایکان ئەو حەسادەتیە زۆر زۆرە ئێستا دوو دەبینی بە 50 مسقالی مێردی کردیە پێک هاتینە دەرێنا 50 مسقال کەم نەبوو لۆ کچەکەت دەبە 80 پێ بکرد بە زاوە هەردەی کڕی هەردەیوی ئەو شتێک تۆ قسەی ژن و ژنان ئێستا کە کاریگەری بەسەر زەواجی گەنجان هەوڵا براس ئەمە وەکو ئەوی لە بازاری قەیسەری ئیش دەکەن ئیشمان ئافرەتانەیە 15-16 سارە ناو ئیشینە 100 ئەوڕۆ بریار هەمووی لەدەست ئافرەتانە وەڵڵاهی کاکە گیان پیاوە بابی کچەیە مامیتی خاڵێتی بەس لە دوورەوە تەمشای مۆزوعەکەی دەکەن ئاخیر دەقە دێن و باسی ئەوی دەکەن دەرێن کاکە پێک هاتن ژنەکان لە بنەوە هەمووی قسەی دەکەن هەمووی پێک دێنن ئەو جەدوایە پرسە خەسوانی بە کابرای دەکەن باشە پێم بڵێ هیچ گەنجێک هەیە هاوڕێیەکن ناسیاوێکن ئێستا بۆیەوەی کە بار و گوزەرانی ینی قورزە بێگەر بێت و ژن بێن یان مارەیەکەی پێداوی نەکرێت هاوسەرگیری ئەنجام نەدا وڵا خەڵکانەشی زۆر نەکە برادرم ئێستم برادری زۆرم هەیە زۆر جارێن ڕۆژانە قسەیان لەگە دەکەم یان مامەوادایان بینم دەرێن وڵی عەزمان لێ ژنی بین یعنی شتەکە هەم شەرعیشە هەمیش کابرا لە خۆی دەحەسێتەوە دەستە مارەشی نوێ بەستم شارەکەی ئەوڕۆ بەعام یعنی شتەکان ڕەبتە بە یەکتری لۆ نمونە مەعاشە موچەیە ئەوانەی کە مەعاش کە نادرێ گەنجەکە دەبینی کارمەندەکە لە جێشی داوام دەکە یان مامۆستایەکە یان مۆزەفەکە یان میمەیە موچەی لە حکوومەتی کە وەردەگریتن مەعاشەکەی ئەوەندەیە کە بەشی بژێوی ژیانی دەکا یعنی لەوانەیە جاران بیتوانی بە پاشەکەوتەشی بکە لە بابرێن لە حیسابی پارەکەی خۆی بابرێن ئەگەر 800,000 و 700,000 بووە شتەشی دابیم کرد بە لە ئەوی کە پرۆسی هاوسەرگیری پێک بینیتن بەڵام ئێستا 120ەکە هەر تەسیری کردیە یعنی ئەو پارە بڕینە و ئەو پارە موچە نەدانە و ئەو بێ بازاریە و ئەو وەزعی کە ئێستا لە عێراق دەگوزارێت کە خۆش نییە کەس بەتەمای خۆی نییە ئەوەی ژنیشی هەیە ئەوەی ژنیشی هەیە ئێستا بەتەمای خۆی نییە ئەوەی بەعام هەمووی لە چینی فەقیری دەدا ئێمە با بشینەوە سەر بابەتی زێر دەبێتەوەی خۆشببختی ئینسان یان چ شتێک دەبێتەوەی خۆشببختی نێوان کوڕ و کچێک کە دەیانەوێت هاوسەرگیری ئەنجام بدەن
وڵی ڕاستەکەی ئەمە دەڵێن ئەگە پارەت هەبی زۆر زۆر شتێکی باشە بەس مانایوانی ئەگە پارەت نەبوو کەواتە شتێکی خراپە بەس مشتەمەعی خۆمان باز دەکەین لە کوردستان ئەو ڕۆ هەمووی بوویتە بەرژەوەندی یعنی ئێستا دەبینی هەرچێ بتوێ ژنی بینیان کچەکەی مێردی پێ بکە ئللا دەبی وەسیلەکە بستە بینیان یعنی هەتا زێری باشتر لێ بکڕی هەتا پارەی زیاتر لێ سەر بکە ئەوە بینەکەیان دەبتە بەرژەوەندی نابتە خۆشەویستی تەبایی جاران وا بوو ئێستا پێک رازی بوونە داکوبابەکان لەسەر مادەکان زۆر ئیشان نەکردیە بابرێن هەردوو لە رازی بوون و ژیانیان زۆر بەختەوەری خۆش بووە و زۆر لەگەک تەبا بوونە ئێستا لەبەرەوەی بووتە بەرژەوەندی و لەبەرەوەی پارە هاتە ناو مۆزوعەکەی هەموو کە بەرژەوەندەکە نما زێڕەکە نما پارەکە نما بەرژەوەندەکە نما ئەوجە بەلدی دروست دەبی بەدیل چییە کابرا تەمشارەکە ئافرەتەکەی خۆی خۆشویستە تەمشارەکە ژنەکەی لەبەوەی پارێکی باشی لۆ سەرف کردی یان زێڕەشی باشی لۆ کڕیا بای پارەکەی و بای ئەوکەی قیمەتەکەی وا دەزانی قیمەتەکە لە زێڕەکەیە واقعی ئەگەر نەما ئەو بەرژەوەندە کاڵ دەبتەوە بەدیلیش زۆر بووە ئەو تۆڕە کۆمەڵەتیانە خێزان بەو شتە هەردەوەشێتەوە گەنجی ئێستا کات دەتوانانی هاوسەرگیری بکە لەبەرەوەی مارەی زۆرە لەبەرەوەی پارەی زۆر داوا دەکەن نەمەعاشێ نەکارێ نەکاسبی هەیە نە ئیش هەیە بازاڕەکە ڕاوەستاوە گەنج چۆن دەتوانانی هاوسەرگیری بکە ئەگەر پارەیەک نەبی مەعاشێک نەبی هیچ برادر خزم و کەسی خۆت هەیە لە پێنەوەی کە ناتوانێت پارەی هاوسەرگیرێکی ئەنجامدا ئێستا ئامادە نەبێ هاوسەرگیری بکە بەڵێ چۆن نییە زۆر کەسێ دراوسەیە خزمە کەسە ناسیارە بەڵێ هەیە لەبەرەوەی ئەو بڕە پارێک کە دابین کراوە بۆ زێر کە ئێستا بووتە مۆدل دەبێ ئەوەندە مسقالە بێ یان بۆتە پۆس مۆدلێکی باشە مۆدلێ بەڕای تۆ بنە ناوەڵە باش نییە باشی لە چیدایە داوای 100 مسقال دەکرێت داوای نازم چەند مسقال دەکرێت باشە پێم بڵێ زێر دەبێتە هۆی خۆشببختی ئینسانەکان تۆ پێم ماوی هاوسەرگیریت ئەنجامداوە زێر بۆ هۆی خۆشببختیەوە ناوەڵە چی دەبێتە هۆی خۆشببختی ئینسانی بەرامبەر ئەو کەسەی مرۆڤەی کە هەڵی دەبژێری لە ڕووی ئەخلاقی لە ڕووی تەندروستی لە ڕووی شەڕەف و ناموسەوە ئەو کەسەت بەدڵ بێ دڵخۆشیە دڵخۆشی ئەو دڵخۆشی خۆشتە چی بە خوشک و دایک و باوکەکان دەڵێکی هێستا دەمان بینن چی بکەم بۆی کە وا بکەین ئاسانکاری بۆ هاوسەرگیری وڵی بەو دایک و باوکانە دەڵێم بەو خوشکە بە ڕێزانە دەڵێم بەو کەسانی دەڵێم کە کچ بە شوو دەدەن ئەو کەسانەی ژن بۆ کوڕەکانیان دەینن زێر پارە ڕاستە ئێستا هەموو شتێک بۆتە زێر و پارە کە بۆتە بەشێکی زۆر بۆ ئەو کەسانێک کە دڵخۆشی پێ پەیدا دەکەن بەڵام دڵخۆشیی کاتیە بەڵام کچەکانتان مەفرۆشن بۆ پارە کوڕەکانیشتان مەفەوتێنن بۆ جوانی ڕوخساری کەسێک بە پارە بیکڕی ئەو مارەیە کە ئێستا بۆ دیاری دەکرێت بۆ زەواج تا چەند بۆتەوە کار کە گەنجان نەتوانێت هاوسەرگیری ئەنجام بدە بەخوای زۆر زۆرە ئێستا بەخۆی لەگەڵ بێ بازاڕێ و بێمەعاشێ و چی کابرای گوتی زێڕش گران بووە بەڕاستی یعنی باری گەنجانی زۆر زۆر قورس کردیا یعنی هیچ کوڕێک گەنجێک هاوڕێک تێیان خۆت نەتوانی هاوسەرگیری ئەنجام دەی بۆ هۆیەوە بەهۆی گرانی مارە بڕینەوە ینی بەهۆی گرانی ماری یەکەوە بەڕاستی هەیە ینی ئەمن لەوانەیە بتوانم شتە چکەم ینی زۆریش دەتانم شتش بێن بەس برادرم هەیە ئەروەڵا ئێستا ناتانێ ینی زەواج کا لەبەر باری دارایی و کە نەبوونی پارە و زبوونی زێڕشەوە گران ناوەڵا ئێستا زۆر کەس هەیە بەڕاستی پشمانە کە باشە پێم بڵێ زێر دەبێتە هۆی خۆشببختی ئینسان ناوەڵە پێویستە ئینسان لە هاوسەرگیری گرنگی بەچی بدا بەڕای تۆ بەخوای بەس خۆشەویستەکەی نێوانە هەموو شتەکە ڕێژەی هاوسەرگیری زۆر زۆر کەم بیتەوە لەبەرەوەی زێر زۆر زۆر گرانە بەڕاستیت پێ بدەم ماشەڵڵا کوردی خۆشمان بە 15 مسقال ڕازی نابیتن هەم 56 مسقالە لۆیە کچی کوردی جەروە دەبینێتەوە لەبەرەوەی ئێستا کە عەرەب بە 15 مسقالی بە 10 مسقالی دەهینی نەک کە عەرەبەکە دەهینی ماشەڵڵا دکتۆراشی هەیە دکتۆرای ئەسنانە دکتۆرای توبە یعنی ئەوانە مێرد پێ دەکەم بە 15 مسقالی بەڕاستیت پێ برم ئەی لە ناو خۆمان ئێستا چۆنە مارەی چۆنە لە ناو خۆمان ئێستاکەونەی کە تۆ دەیبینی لە دەوروبەری خۆت وەڵی حەسەب ماری ئەمە پێشترێ کە لێرە بووین ڕۆژ نەبوو پێشەش بووگنێتە ئێرانە هێستاکە یەک بووچی نبینی زۆر بەدەگمەن بووکەک دێتە ئێرانە هۆکارەکەی چییە بەڕای تۆکاری ئەو مارەیە زۆرەیە کە داوا دەکەن بەڵێ یەکەمیان هۆکاری وەیە کە زۆری داوا دەکەن دووەمیشیان زێر زۆر گرانە بەڕاستی گرانە باشە بەڕای تۆ ئەو زێڕە زۆرەی کە داوا دەکرێت
دەبێتە هۆی خۆشببختی بووک و زاواکەیان ژیانیان ئایا زێر دەبێتە هۆی خۆشببختی نەخێر والله ئەگەر بێت و یعنی زێرەک هەر لۆ کابرا دەگەڕێتەوە یان خۆت کچی خۆت بە پارە نافرۆشی ئەگەر داوای شتەچی کەمی بکەی معقولانە یعنی کابرا توانی ژین بینی ئێستا بە سزمانی چی ئیشێت کار هەیە هیچ شتێک نییە کە کابراایەک داوای دەستە داخوازیەکەچی داوای زێڕێکی زۆر دێدە کە 50 مسقال 6 مسقال بەڕاستی زوڵمە والله داوە لەو بابانە دەکەین ئەوانی کچیان هەیە یعنی بەخۆیان بە شتەکان ئەستن بەس سبحان الله هێستاکە نزبەی پیاوی زۆر زەعیف بووە ژن حکم دەکا دەست ژنان ژن دانیشتیە حکم دەکاتن ئەمن لۆ کچم هەفتا مسقالم دێ بابە دایەژیان خۆ تۆ مردی ناکەی کچەکەت مێری دەکات دوبەر دەبا بە خۆشببختان لەخۆیان بژن بەخۆشی با بژن مێردی بکەن والله ئێستا نزبەی ژنینان زۆر کەمە گەنج هەیە بینانسی بەهۆیەوەی کە نەتوانێت مارەیەکە دابین کە ئێستا کە هاوسەرگیری نەکە ئارێ وڵە گەنجە ئێستاکە گەنجە شڕک پێ کولیەشی تاوا کردیە بەس دەبەوەی پارەی نییە بەس ژنی بینیتن بەڵێ زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە هەر یەکێکیان بە جۆرێک باسی لە پرۆسەی هاوسەرگیری دەکرد بەڵام ئەوەی کە ئەوان لەسەری کۆک بوون ئەو بوو ئەو مارەیە زۆرەی ئێستا داوا دەکرێت لەلایەن بووکووە هاوکات مەغڵی بووکەوە کاریگەری زۆر خراپی بەسەر پرۆسەی زەواج بەجێهێشتە بێگومان هەر کاتێکیش پرۆسەی زەواج کەم بێتەوە کاریگەریی زۆر خراپی بەسەر کۆمەلگا دەبێت و شیرازەی کۆمەلگا بە تەواوەتی تێک دەچێت بەڵێ زیزان سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان و سوپاس بۆ هاوکارم یونس عەبدوڵڵا تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بە ئێوە عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.